ڕاستەکەی لە سەد ڕاستەکەی خۆی گەورە ڕووی مەسئولینی کوردستان ڕەشکە لە دەسەڵاتداران و دز و جەردە و مافیاکان کە قیمێکی سەرمایه‌داریشیان دروست کرد کە خەڵکەکە نەتوانێ عیبە بێ ئەگەر شووبکە و شەشتاک بازنگی هەبێ. ئەوەش دیسان هەر لە سەبەب بە سەبەکەی ئەوانە هەرچی کێشەیەکتان دێتە ڕێگا سەبەکەی پارتی وێچێتیە. لەگەڵ تیکەنان خواردنێکتانە لەعنەتیان کە لەگەڵ نوێژەکانتانە لەعنەتیان کەن. هیچ کێشەیەکتان بۆ دروست نابێت، کێشەی دەستوری، کێشەی عقایدی، کێشەی فکری، کێشەی سیاسی، کێشەی کۆمەڵایەتی، کێشەی ئەخلاقی، کێشەی اقتصادی، کێشەی محکەمە و دادگاکان ئیلا بە سەبەبی ئەو دوو تاغوتە نەبێت. خەڵک ئاسوودەترە ژیا لە زمانی مەلەکی، لە زمانی سەدامیشە ئەمانی زۆرتر بووە لە هی ئەم تاغوتە مافیایانە. لەبەرەوە هەموو سەبەبەکانە بێ بگەڕێنەوە بۆ ئەو دوو تاغوت. ئەوەی جەنابیشە دەیڵێ حاڵی جەنابەت نییە بەتەنیا، حاڵی خەڵکانێکی زۆر زۆرەوە زۆر بەداخەوە ئافرەتیشمان هەیە تەمەنی گەیشتۆتە 30 ساڵ و شووی نەکرد. ئێوەشم دیسانەوەشمان پێ ناخۆشە کە ئاوایە.